قەڵای هەولێرە گەڕێتەوە بۆ 5 تاوەکو 6,000 ساڵ ئەمە تاوەکو ینی ئەو بەڵگانی کە دەستی ئێمە کەوتن تاوەکو ئێستا. ئەڵبەتە بەڵگەی تریش هەیە لەسەر مێژووی و ینی کۆنی قەڵای هەولێر کە لە مۆزەخانەکانی دۆکسیادوس لە ئاسینا و لە مۆزەخانەکانی لۆڤر لە ئەڵمانیا و لەو جێگانە. تۆپخانەش یەکێکە لەو سێ محلانێک کە لەسەر خەڵات هەیە و لە بەڵێ لەبەرەوەش ناویان ناوە تۆپخانە کاتی خۆی جێگای مقاومەت بووە ئەلێرانە زۆر لە تۆپ و لەو شتانیان لە داناوە بۆ مقاومە لەسەر بەرامبەر ڕێگای مووسڵ. هەندێکیش دەڵێن تۆپی بەربان کە بوو کاتی خۆی ئەلێرانە. بە هەر حاڵ ئێرانە شوێنی خۆڕاگری و شوێنی زیاتر مقاومەت بووە ئەو بەرە هەر لەبەرەوەش ناویان ناوە تۆپخانە. هاتین سەیری کولتور و شارستانیەتی خەڵکی ئەو مەملەکەتە بکەین کە پێش و لێرە ژیاون. قەڵا وەکو خوێندن نەم خوێندووە بە شێوێکی ئەکادمی، بەڵام ئەوەی تێگەیشتومە سەردەمی ئاشووریەکان و پێش و دروست کراوە. خەڵکەکی زۆر دێ بۆ سەر قەڵای هەولێر چکە لەبەرەوەی قەڵای هەولێر یعنی ئاسارێکی قەدیمە، زۆر خەڵک دێ حەز دەکا ببینی مەسەلەن ئەوانی کە لە دەرەوەی وڵات دێن برین، ئەوانی هەر کوردستان مەسەلەن لای دهۆک سلێمانی برین ئەو شتانە دێن، خەرچی دەرەوەی وڵاتی زۆر دێن بۆ ئێرە سەردانمان دەکەن مەسەلەن دێنە ناو قەڵای هەولێر. ئێمەش وەکو منیش وەکو مسەوەڕێک لێرە خەڵکانێک دێن ڕسمیان بۆ دەگرین و فەوریش دەیان دەینەوە. أنا طالع كردة شوفوا جميلة جميلة كويسة كودة. لە سەرەتای 2007ەوە لە ڕێگەی جەناب پارێزگاری هەولێرەوە کاک نەوزاد هادی یەکەم یاداشتی لێگەشتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوی یونسکۆ ئیمزاکرا. بە گەورەی یاداشنامەیە ئەوان مامەستم ڕێکخراوی یونسکۆیە سەرپەرشتی هەموو کارەکانی نۆژەنکردنەوە و بژانەوەی قەڵای هەولێرەکان کە سەرەتا بە ئامادەکردنی ماستەرپلانێکی پاراستن دەستپێکە. ئەم ماستەرپلانی پاراستنە لەلایەن کۆمپانیایەکی پسپۆڕی کاری شوێنەوارناسی و کاری کەلتور و کەلەپور کە کۆمپانیایەکی بریتانیا لەسەر ئاستی جیهان کۆمپانیایەکی زۆر ناسراوە. نەخشانە زیاتر لە فترەی ئیسلامی بەکارهاتوون ئەو شێوازی نەخشانەی لەسەر دیوارەکان و حتا ینی بۆ نمونە نەخشی ئەو محەجەرانەش لەبەرەوەی کاتی خۆی ئەوە نەبووە لە حەی موشتنەوە بزانە بە چۆن بە پەرچ کراوە گشتی بە پەرچە یەک پشکی لە حیمی لەگەڵ نییە. ئەم شێوازە بوو بە زۆر بەکارهاتووە لە فترەی ئیسلامی تا ئەو ئاخیرانش، بەڵام کە لە حیم پەیداویتی شێوازەکە سوکتر میشەکان ئەم باڵێ کۆنە بەڵێ لەبەرەوەی هیچ ئەوەی لە حیمی تێدا نیە. وڵی ئەوەش لەبەر ماڵەکان ناناسیینەوە تا ئێستاکە زۆر بەیان ئەوە خەریکی نیدی ئەوە بەتەماینە. ئەماش لیژنەیەک هەیە لە قەڵات هەر بۆ ناسیینەوەی ئەو 500 ماڵێکی کاتی خۆی کۆنە هەولێری ئاسلەکان لێ ژیاون. تا ئێستا من خۆم لەگەڵ ئەو لیژنێم بەتەماینە زۆربەی ناوەکان و ماڵەکانمان دۆزیتەوە ئینشاءالله ئەگەر تەواو بووین مێژووی ئەو خانووە و ناوی ساحب خانووەکە ئەوانە هەموو لە سەر خانووەکان ئەدەین و دیار ئەبێت. زۆرم دۆزیوەتەوە تا ئێستا کە زیاتر لە 200 ماڵی کۆنم دۆزیوەتەوە ناویان. خەڵکی قەڵاتم لە مناڵیەوە لەوێ بوومە باو باپیرانشم لێو بینە هەتا زانینێک کە دەستم کەوتوێ بە خۆشم لێوێن دەرژیاوم لە لای حەمامەکەونەکە ماری بابم لەوێن دەربووە، بەڵام ئێستا
وەکو قەڵات بە چۆلی ماوەتەوە چەند سار سال پێشتا خەڵکیان لێ بەڕێ کردیە و قەرەبوو کراوە لە بۆی کە قەڵات شوێنەوارێکی کۆنە لە هەموو شارەکانی دنیا لە هەموو جیهاندا کۆنترین شارە هەولێر بە قەڵاوە ناسراوە لایەزال ئەحیای تێدا هەبووە ژیانی تێدا هەبووە ئێندەر هەتاکو ئێستاش تێدەگەی بەڵام ئەمن حەز دەکەم شتێک بڵێم لەسەر قەڵات کە ئێستا خەرکێک دێ دەستە ناو قەڵاو بەبێ ئەوەی هیچ ئەوەچی هەبیتن وەکو ئەو ئەهرامەکانی مسر ئێستا کۆنترین شارە لە مسر حتا تەنانەت کە دێ بازێک دەداتن ئەو دەچێتە ناو زێی شوێنەوارەکەی ئەمەش داواکاری من وەکو فردێکی وەکو تاکە شخصێک کە لە قەڵات منداڵێکی قەڵات داواکاریم ئەوەیە هەر کە سەونیە بەسەر بکەوی سەر بە خۆ بستە ژۆرێ و تێدەگەی ئەگەر دەستکاری یەک کەرپوچی بکاتن منچینە نەقسێک لە شوێنەوارەکەی نەقز بیتن ئەو پرۆژەیە هەر بۆ ئەوەشە تاوان ببێتە شارێکی هەم خەڵکی تێدا نیشتە جێ بێ و هەم گەشت و گوزاری بێ و بە هەر هەمان ینی بەتەمانە زۆر لە مۆزەخانی تێدا بکرێتەوە ئەو مۆزەخانانە ئەکید لە دوا ڕۆژدا هەر دەبێ بە بلیت وەکو شارانی دنیا بە بلیت بچنە ژوورەوە و احتیمالە زۆر چێشتخانە و شتی سەر ڕێگای و بچوک بچوکی لێ بکرێتەوە احتیمالە ئوتێلی لێ بکرێتەوە ئەو پرۆژەیە لە ئارادایە ئینشاءڵڵا بەڵام ماوەیەکیشی ئەوێتن ئیدی بەخۆتان نەزانن قەڵات ئەو قەڵاتە گەورەیە کە ڕووبەرەکەی 110,000 مەتری دووجایە زیاتر لە 500 خانووی شوێنەواریە ئەوە ئیشی شوێنەواریش لە سەرخۆیە وەکو خوارەوە نییە بینایەک دروست بکرێت بە چەند مانگێک چەند تەبەقەیەشی لێ دروست بکرێت. کارەکانی مۆزەخانەیە پێشوازیکردنی لەو خەڵکەکە کە سەردانی مۆزەخانەکە دەکەن ئەو مۆزەخانەیە نزیێ کۆتایی 2004 دامەزراوە ئەو شتانەی کەدان لە مۆزەخانەیە مافور و بەڕ و تێڕ و لباد و هەر شتێک لە خوری ماڕوی لەمووی بزنی دروستکراوە لێردانراوە ئامانجی لەوەی کۆکردنەوەی ئەو شتانەیە کە بیپارێزین لە ناو نەچێت لەبەرەوە ئێستا شتانە دروست ناکرێتەوە. کتێبێکتان داناوە بۆی کە خەڵکێک بێتە ئێرە معلوماتێک لەسەر قەڵاو لەسەر مۆزەخانەیە بێت لەسەر قەڵان ئەمە تایبەتین بە مۆزەخانە بەس بڕۆشیرمان هەیە دەیدێنێ خەڵکەکەی دەربارەی مۆزەخانەکە و لە چ پێکات و لە چ دانراوە و هەروە پرۆژەیەکیشمان هەیە ئەو ژنانە کە لێرە کار دەکەنەوە ئەو مافور و بەڕی کەونە هەندێک پیرێژن هەیە بە تەمەنن کە چەند لە مێژە بەڕەو مافور دروست دەکەن هەندێک کچی گەنج فێر دەکەنەوە کە تازە لەوەی خەڵکان بدەن کە شتانە دروست بکرێتەوە زە لێرە بەڕەو مافور و لباد و کلێتە و گۆریە و شتان هەموو دروست دەکرێتەوە. من یەک لەوان بەخۆم بووم کە مارم لە قەڵای هەولێر بوو عرزم وەرگرت لەگە پارە ئێستا لە قەڵای نوێنە منداری قەڵاتم هەر لە قەڵاتش لەدایک بوویمە. نوێژەنی کەنەوە نوێیکەنەوە سیازەکانی تەرتیب بکرێت جوان هەموو کەسێک لەو گۆڕی نەستە ناوێ چکەوە قوچێتەوەیە یعنی پێم خۆشە کە خەرکەکەیان دەرکرد بەڵام شتێکی باش تۆ قەرات بکرێ ئەمە مەجموعە مندارێک بووین لە تقریبا 86 شتێکی زۆر سەیرم ئەوە پێدێتن تقریبا نسکەی 5-6 مەتر لە بن عەردی ڕۆیشتین هەر نەگەیشتین ئەو جێی ئێستاوا لەو دیوە حەمامەکەی کوونەکەمایە ئەوجا وەخت خۆی بەلەدیەکە هەبوو بەلەدیەکە بوو لێوەندەر لە بەرامبەر بەلەدیەکەی دەچێت ژۆرێ ماڵک بوو لە پشت مزگەفتی دەچێت خوارێ تقریبا 5-6 مەتر لە بن عەردی زیاتریش نسکەی زۆر ڕۆیشتین هەر نەبوو ترساین دووە گەڕاینەوە یعنی ئەوە لە مێشکم قەت ناستە دەرێت کە جێکی زۆر کەون بوو زۆر ئەوە بوو زۆر خۆش بوو تاقی تێدا بوو زۆر شتی جوانی تێدا بوو بەردەکانی وەکو ئەوەی بوو زۆر پێم سەیر و سەمەرە ئەو کاتی ئێستاش لە بیرم مابی هەر ئەو شتەیە. ڕاهێنان و دابینکردنی وەرشۆپ بۆ ئەندامانی دەستەی پرۆژەی قەڵا
ئیتر حکوومەتی هەرێم بڕاییدا لە ئەو کات کۆمسیۆنێک دابمەزرێنێ بە ناوی کۆمسیۆنی بژانەوەی قەڵای هەولێر. ئەم کۆمسیۆنە کار بۆ ئەنجامدانی و پرۆژەیەکە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی یونسکۆ. هەر دیوارە کۆنێک لە کۆن دروستکرابێتن گشتی بە قسل و جێت بووە لە چیمەندۆ بەکار نەهاتووە بە هیچ شێوەیەک بڵێ ئەوە ئێمەش ئەزانین نەک هەربیانی لەبەرەوەی بە خۆمان دروستمان کردووە زۆربەی ئەو خانوانەی کە لە دەوروبەری قەڵات و حەمام و وەستا ئێرانیەکان و عێراقیەکانی خۆمان دروستیان کردوون و بۆ نمونە وەستا ئیسماعیلی سنەیی منارەی چۆلی دروست کردووە خەڵکی ئێران بووە هەر ئەوەش بووە دەست ڕەنجینی ئەو بۆ لێرانە لە دەرگای گەورەی قەڵات و زۆربەی دیوارەکان خەڵکی خۆمان بوو. قەڵای هەولێر بڕیارە کە تەواو ئەو ماسەرپلانە تەنفیز بکرێ بڕیارە قەڵای هەولێر بکرێتە یەکێک لە سنتەرە گەورەکانی گەشتیاری لە کوردستان بەعام هەڵبەتە لە شاری هەولێرش بە تایبەتی کە ساڵانە وەکو جێگەکانی تری جیهان گەشتیارانێکی زۆر ژمارەیەکی زۆر لە گەشتیاران ڕووی تێ بکەن.